عزیزان و خۆشەویستانی پرۆگرامی گەشتی زریان و بینەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لەبێت. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکە لە پرۆگرامی گەشتی زریان دێمەوەلاتان. پرۆگرامی گەشتی زریان ئەو پرۆگرامەیە کە هەر جارە دەچێتە گوندێکی کوردستان. ئەم جارە ئاڕاستەی گەشتەکەمان گۆڕیوە بەرەو دەڤەری گەرمیان. ئەم جارە هاتوونەتە گوندی خوێڵەن تاکو دیمەنە سروشتی و جوانەکەی و زانیاری و چیرۆکەکانی بۆ ئێوە بهێنینە سەر شاشەی ماڵەکانتان. بینەری پرۆگرامی ئەم جارەی گەشتی زریان بن. گوندی خوێڵەن لە ناوچەی گەرمیان دەکەوێتە دەڤەری سەنگاو لە ڕووی ئیداریەوە سەرباناحیەی سەنگاو و قەزای چەمچەماڵە. لە ئێستادا 9 ماڵی تێدایە. هەڵکەوتەی جوگرافی گوندەکە نیمچە شاخاویە و بەرز و نزمی زۆری تێدایە. ئەم گوندە ئاوی شیرینی تێدا نییە. بۆ دەستکەوتنی ئاوی خواردنەوە پشتیان با گوندەکانی دەوروبەری بەستووە. واتە ئاوی سنووری گوندی خوێڵێن سوێرە. جاکانیا و کارێزە یاخود بێری دەستی بێت. ئەوەی جێی سەرنجە گوندی خوێڵێن جگەلەوەی بە ئاژەڵداری و کشتتوکاڵ و بخێوکردنی پەلەوەرەوە خەریکەن، پیشەیەکی دیکەیان هەیە کە سەرچاوەیەکی سروشتی و سامانێکی خۆڕسکی تایبەتە کە بەهۆی ئاوە سوێرەکەیەوە بەرهەم دێت. ئەویش خوێیە. دەکرێت بڵێن گوندی خوێڵێن سامانێکی سروشتی دەوڵەمەندی لە خۆ گرتووە کە بۆتە سەرچاوەیەکی بژێوی باش بۆ خەڵکی گوندەکە. بەڵام تا ئێستا قوتابخانە و نەخۆشخانەی تێدا نییە. سڵاو لەبێت. سڵاو سەرچاوم یاخوا بەخێر بێت. زۆر سوپاس دەکەم. زۆر بەڕێزی. کاک پێشکەوت ئێمە لە پرۆگرامی گەشتی زریان ئەمڕۆ هاتینە گوندەکەی بەڕێستان. لێرە ئەوەی سەرنجی ڕاکێشان ئەم گۆلە پڕخوێیانە بوو. پێم خۆش بوو بێم لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێستا ئەنجام بم پرسیارەکانم ئاڕاستی بەڕێستان بکەم. پێم وابێ ئێوە سەرپەرشتیاری ئەم کارن کە لێرە ئەکرێ وایە؟ جا پێم خۆشە باسێکی ئەم خوێن بۆ بکەی. ئەمە چۆن بەرهەمهێنن ئێوە؟ پێشەکی بەخێر بێن، خۆشحاڵم هاتنتان. زۆر زۆر سوپاس. پێشەکی بە ناوی خۆی گەورەوە ئێمە کە دین لە مانگی 5 دین دەست بە تامیرکردنی ئەم گۆلانە ئاکەین. ئەم گۆلانە خۆی گڵە زستانان کە باوباران ئەبارێت پڕە بێت لە ئاو قوڕاو. لە مانگی 5 دین دەستەکەین بە تامیرکردنی تامیریەکەین. ئەم ئاوە دەرەدەین، گۆل بە گۆل دەرێدەین. دوای ئەو گڵەی کە ئەو پیسەی تێچووە و قوڕ و خۆڵی کە لافا هەوریدە نایەوە دەرێدەین، پاکیەکەینەوە، وشکێکەکەینەوە کە وشکەوە بوو کاتی کوتانی دێت. کوتانی ئەمە بە کوتێکی پێڵن گڵاو کوتی پێڵێن دارێگە، بەڵێ دارێگە ئەی کوتینەوە کە کوتیمانەوە. دوای ئەوە گسکێکی لێ دەین، ئەو خۆڵ و خاشاکەی بنی پاکەینە دووبارە ئاوی تێکەینەوە. ئەو ئاوەی خۆی کە ئەو ئاوە دەرمان دایکینە گۆلە دوای گۆلەکەی ترەکەی ناو خۆیەوە. ئەرەو ئاوەی خۆی بە ماتۆر تاوتەیەکەین کەیکەین ئەو گۆلە و گۆلە پرێگەین لە ئاو. ئەم ساڵی ڕابردوو لە مانگی 6 تامیرمان کرد. لە مانگی 6 بارانە باری دووبارە دەستمان پێکەوە، دووبارە تامیرمان کردەوە. باران ببارێت لە کاتی خۆیانە بێت، ئێوە ئیشەکەتانە بێت یەک بارانی سەعاتی ببارێت هەمووی پڕەکە لە قوڕاو. ئەبێ ئەوە جارێک تر سەرنوێ دووبارە پایکەینەوە. هاتیێم دەستمان بە تامیرکردنی کرد. ئەو بولەیەکی 6 بارانت لیدایەوە دووبارە هەم دووبارە تامیرمان کردەوە. ئەم ساڵ تاخیر بوو تقریباً ساڵ 2 دەستمان کردە ماڵینەوەی. پارەگە لە 25 6 من دەستم کردە ماڵی مساڵ لە 2 دەستم کردە ماڵینەوەی. بەڵێ پاشان ئێوە کە ئاوە دێتە ناو ئەو گۆلە ئاوانەوە چەندێک لی ئەوەستن هەتاوەکو ئاوەکە بەم جۆری ئێستا پڕە بێ لە خوێ. ئەم ئاوە کە دێت ئاوە تا ئەوە لە کانیەکەەوە دێت. ئێمە ئەسێڵی گەورەمانەیە، ئەوە سێڵە گەورانی کە لە پشتەوەیە گۆل نییەوە ئەسێڵی پێڵێن. ئەسێڵەکەەوە دێت بۆ ئەم گۆلانە لە کانیەکەەوە دێت ئەسێڵەکەەوە لە ئەسێڵەکەەوە حەسریەکەین بۆ ماوەی 10 ڕۆژ بۆ 15 حەسێکین تایە. بەڵێ تا تۆ لەو شیناوی تیا جا بێتەوە کە دوای جاوە بوو دووبارە بە ماتۆر تەڵی سەر گۆلەکانیەکەین کە گرتمانە گۆلی لەم گۆلە بچکانەوە. ئەم گۆلانە 10 ڕۆژ بۆ 12 ڕۆژی پێچێک کە ئەبێ دەخوێ. 10 ڕۆژ بۆ 12 گۆلە گەورەکان 15 شەوی پێچێ بە زیاتریش. ئەم ساڵ ئاوەکەمان بۆنی ئەم بارانەوە لە 97 و 98 لە 100 خوێکاو بوو. لە 100 لە کانێکە ئات خوێ بوو. ئێستا لە 130 بۆ 35 خوێکاوە. هۆکاری ئەوە چییە؟ وەکاری ئەوە لە 2007 گومە لەرزەیە بوو.
ئەوەی کە خۆتان بزانن گومە دەرزێکی بەهێز بوو سەرچاوی کانیەکەمان لەوێ ئاوێکی تری تێ شکاوە نایەوە تر ئایا ئاوەکە ئاوی مەملەحەیە ئاوەکەی ترا ئیتر نازم کە تێکەڵی بوو شیناوەکە ئەمەی زیا کرد ئەمە خۆی بەرهەمێکی سروشتیە بە ڕووداوێکی سروشتیش کەمی کردووە ئەمە ساڵانە ئێوەی کەنە بەرهەمێک بۆەوەی کە بژێوی ژیانی پێدابین کەن وایە چەند کەس لێرە لەسەر ئەم گۆلانە ئیشەکەی خودوا بڵم بۆ چەند ماڵە ئێمە ئیسم ساڵ دوم ساڵمانە گرمانە ساڵەترمان ماوە مزایدەیە هەر سێ ساڵ بۆ یەکێ دەرەچێت سێ ساڵە بۆ کەسێکە بۆ کەسێ دەرەچێت ئێمە 2 ساڵمان تەواو بۆ ساڵی تمامەوە 2024 کۆتایی دێت ئێمە ڕۆژانە ماڵمان لە شارە خۆمان خەڵک دێن دێین ڕۆژ هەیە 8 نەفەر بۆ 9 نەفەر سندمەت نەبێت لە ئیشەکات ڕۆژ وایە زیاد ڕۆژ وایە کەمێکینە بە گوێرە ئیشەکەمان ڕۆژەیە گۆلمان زیاترە کرێکات زیادە هەڵەسێنین هەیە کەمترە کەمتر هەڵەسێنین پێویستە بەڵێ ئەو کرێکارانی کەیان هێنن ڕۆژانە بۆ نمونە ئێوە پاریانێنێ ڕۆژانیانی بەڵێ باشە خوێەکە لەکوێ ئەفرۆشن خوێەکە ئیسە من وا دەقریبەن 10 ڕۆژە خەوانمە زیاد لە مانگی زیاترە خەڵ تەلەفۆنم بۆ گاو سرەی گردووە بۆ 20 فەردەخوێ ئێستا ڕۆیەکەم ڕۆژ دەستم پێ کردووە یاخوالشتان ساق بێ بەرهەم بێ ئیشەئەڵڵا سوپاس بۆ خوای گەورەی محەمدسەنای خواگن کە ئەم بەرەمەکەی ئاوا سەرفە بێمە ساڵان لە 92 خواخوامە یەکێ بێت داوای خوێ زیاتر بکە ئیسە کە خەڵ دێ سرا ئەگرێت کە دێت ئێرە ئەڵێ دەفەردەمەڵە پیایم چاگە بیکە 5 فەردە لەبەری با 5 دەوێت گێتریش یعنی خەڵکە گەلی زۆرە لەخوا بەزیابێ هیوادارم کە پڕ بەرهەم بێ ئینشاءڵڵا چکەمە نعمەتێکە خی گەورە بەخشیوێتی ئینشاڵڵا بە ئێوە ئەمەوێت بپرسم ئەم خوێیە تام و لەزەتێکی بێگومان جیاوازی هەیەوە نیە تام و لەزەتی ئەم خوێ ئەمە جیاوازە ئەڵە خێکەی سێر و چاگە جیاوازە باشە یەخوا تام و لەزەتی هەموو شتێکی جیاوازە هەر بایم تەما دەگەشتمان تام و جیاوازە لەبەر ئاوەکەمان شۆرە ئاوی شیرینمان نییە ئاوی شیرینمان هیچ نییە هەچی ئەومانێ شۆرە سەرێکی شۆرەکەی ئەمەی کەواتە بۆ خواردنەوە بەکاری ناهێنەوە بۆ خواردنەوە نابێت هیچ ئاوێکمان بۆ خواردنەوە خواردنەوە نابێت ئەو سەرچاوی کە ئاوەکەی لێ دێتە ئێرە ئاوەکە سوێرەوە نیە بەڵێ کە ئیتر ئەم خەی لێ بەرهەمێنن بەڵێ زۆر باشە کەواتە شتا تۆ ساڵێکت ماوە بۆی کە سەرپەرشتیاری ئەم خێ بکەیت بەڵێ 2024 ساڵەکانی پڕ بەرهەم بێ ئینشاءڵڵا بەس یەک شتم بۆ باسکە ئێوە ئەو خوێیەکە کۆی ئەکەنەوە بۆ نمونە ئەوەی سپیە دەریێن و ئیتر ئیشاڵا ئەیفرۆشن بەڵام ئەم بەشێکی جیا بۆ توانێت تقریبەن ڕەنگی گۆڕاوە ئەڵی کە بەڵێ بەڵێ ئەو خوێی بۆری پێڵێ ئەو خوێ بۆرە چی لێ ئەەکەن ئێمە دوو نەوە خوێمانەیە نەوێکی ئەم سەرکەفەیە کە ئیسە دەریەکەن ئەم سەرکەفە خوێ سپیەکەی ئەوە بۆ خواردن بۆ ماڵان بەکاردێت باشە ئەمەی کە دەرمان کردومە خوێبۆرەگەیە ئەم خوێبۆرە بۆ مەڕووماڵات بەکاردێت بۆ حوزی ماسی بەکاردێت زۆربەی کەس هەنێکی پاکترە بۆ تووشاجی بەکارێنێن دوکاندارەکان زۆر داوامان لێگەن تۆزێ پسپی و پاک بێ بەکارێنن خۆتان چۆن جیاکەنەوە ئێمە خۆمانەوەی کە بینی دانا ئەوەی سەو گۆلەکەی ماڵنەوە ئەوە سەرگەفەکەی بانێتی گرن بانەکەی گرن بنەکەی جێلن کە ئەوەیان تەواو گرەوەمان دەرکردمانە فەردەوە دووبارە بۆرەکە دەرەکەن ئەم خێ هەرا بە زبری ئەفرۆشنەوە گۆلمان هەیە خوێگەی زبرە هەمانە خوێگەی وردە ینی خۆی گۆل بۆ گۆل دەوری بن هاچا گۆلەکان قوول بێت ئاوی زیاتر تێکەی ئەو خوێی وردە بێت ئەم گۆلە میرە بچووکانە خوێگەی زبرە زۆر کە زەیباتەوە وشکێکاتەوە دووبارەی هاڕێ ئەی هاڕێ وترێ من خۆم هەتا ئیسە چی خوێن بدەن ساڵی فەردەی خوێ بەمەوە خۆم بۆ خواردن خۆم قەت نایهاڕم هەر ئاو بەکارێن زۆر باشە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس دەکەم مانجوم کردیت یاخوا بەخێر لە ئیشتان نەکەم زیاتر یاخوا بەخێر خۆشحاڵم بەهاتنتان یاخوا بەخێر دەستەکانە سەرچاوم سپاس دەکەم یاخوا بەخێر دەکەمەی تخواکەی وەختەمەی وەیشمەی پیریمەی بخیاجوەی ئاشاخەی شۆخە جوانیم عادیزەی هلەنۆ بریاجوەی
تخواكي شاخوي شرخي بروزقي داروي لكم جارك تعمل ما السلام عليكم. عليك السلام. صوت على به. عليك السلام. أخوة بخير. باشي. أخواتن باشا. خير بيا. أو شيكي على رابيان بالله. الله ساورك كلين. يا خوالش الساق به. سلامت السكاتي يا. ساور كلنا ونيا. بالي. ئەیتر هەڵیەگرن بۆ زستان؟ هەڵێ گرین بۆ زستان و بۆ ساڵێتر بەهار لەو سەرۆیکەین بە دوێنە و ینی بە چەند جۆر هەڵی ئەگرن ئەم ساوەڕێ ئەمە ئێستا ئاوا ئەخورێت هیچ ئەوە هیچ ئاوا ئیسە وشکەکەینەوە ئەنجا لە باسینی هەڵێ چنین باشە هەنێکی ئەبین لە چەمچەماڵی هاڕین ئەنجا هەڵێ خەین وشکەکەینەوە هەڵێ چنین لە بانسینی هەنێکی بین ئەی هاڕین بۆ خواردن بۆ ساوەر بە ساوەر بۆ زستان هەنێکشی هەڵەگرین بەهار لەو سەرۆز و ماست و دۆ پێگەی تۆراخی بۆ خڕەکەین و ئەیکەین بە دوێنە بە دوێنە دوێنەش جارێکی تر بەکارێنەوە بۆ چێشتێکی تر ینی وەنیە وڵایتر ئەوە هەیە ماڵ هەیە حەزی لێتی بە چێشت و ماڵ هەیە حەزی لێتی بە عسران بە چایەوە و هەموویەوە گێک نییە هەیە ینی زستان ئەیکا بە چێشت بەس ئێمە وڵاوە خۆمان نایکەینە چێشت بەڵام بە عسران ئەیخۆین ئەیکەینە ئاو لەگەڵ چای ئەیخۆین عسران ئارە وەڵا من نەمخواردووە وەڵا خۆش ئەگە حەز لێتی دوایی بەڵێشی گیانتان بێ و لەشتان سەلامەت بیاخوا گیا ئابوو زووتر یەکتر بناسیین لەبەر گەرمەکە ئەو نەبوو جوانی هاتە بەرچاو من یەکسەر چوومە مۆزوعەوە یاخوا بەخێر بەساقەو بم تۆ پێم بڵێ گەرمەکەشی خۆتانەوە باڵێ ئارە وەڵا هەیری خۆتانە و ساڵانە ئاوا بەرهەمی خۆتانەی باڵێ باڵێ لەخوا بەزیادە خوا هەر بەرهەمدار سەلامەت بیاخوا جوانە ئای دەستەکانی خۆش بێت گەرمەکە ژیم خۆمانە بە مناڵی حەوگەڕەکمان ئەبڕی هەتا تۆزێکوان دەسەکەوت بیبینەوە بیخۆین لە ماڵەوە یادگاریکی مناڵیە ئێمە شتێکی خۆشەوە یخوا دەستاوەخۆشڵانی نەماوەنیە نە ئەمە کوڵانی نەماوە ئیسە دایەگری ئێستا دایەگرن و ئیتر هەڵیەخەن تا وشکە بێتەوە چەند ڕۆژوشکە بێتەوە وڵایتر ئیمڕۆ ئیمڕۆ بەیانی لە دەرەوە بێتتر بۆ دوو بەیانی وشکە بێتەوە هێشتر دنیا گەرمە دنیا سار نیە بڵێ دوسێ ڕۆژی پێچی دوایەوەی بن بۆ هاڕی ئیشاڵ ئارە وڵای بین لە چەمچەماڵی هاڕی لەوێ ئاژەیە لەوێ هاڕین و یعنی نیوە ئەیدەین لە هێڵک و ئەیدەین جارێتر لەوێ ئەیدەین لە بێژ هەڵی خەین و ئەیکەینە تیربا هەکو هەواڵەکەیە بابایەکە و ئاردی تایە شتێکی پێڵێن ئەویشە چی؟ کەپەی ساوەڕۆنیە کەپەی ساوەڕ بینیمە زۆر شتێکی جوانە شتێکی زۆر جوانی ژنانە لە گوند ئارەوەڵە تۆ باسێکی ئیشەکانی گوندە بۆکەی خاڵمان ئێستش ئەمە بۆ منامەیشێکی کوردەواری ئەمە شێکی کوردەواریە ئیستەوەڵا ئیسە حالێن ئیش ژنان بەلای پای زابڕوا کەمەکە بەس بەلای بەهارە ئیش ژنان زۆرە ئەیتر ماڵ هەیە قەل بەخێوەکە قاز بەخێوەکە جوچکە قەل و قازت هەیە حیوانە بەرخە کۆرپە و کارە کۆرپەت هەیە جایسە ئەم کاتە گشتی هاتۆتە بەرهەم گەورە بووە ئیتر زۆر پێویستیان بە خزمەت نییە وانە بەس ئەو کاتە بچووکن پێویستیان بە خزمەتە بەس ئەو ئەبێ ڕۆژانە وەک خۆ چۆن سێژەم نانەخۆی ئەوانیش ئارەوەڵە ئەو خواردنی ئەو ئەلەفەی نازم چی پێڵەن ئەو شتێکە بۆ ئەوانی هەر لەم گەرمە ئایبین لە چەمچەماڵ بۆیانەکەینە ئەلەف وێنینەوە ئەنجایانینەوە لە ماڵ ئیتر یان دوو ئەەکەینە سەریایان ئاوەکەینە سەریا ئەی خوسێنین و ئەیان دەین بە درێژایی بەهار لە زستانە هەر ئەلم گەرمە هەڵە دەینە بەریان و ئەیخۆن ئەرکەکەیان سووکە ئەوەی تر ئەبێ بۆیان بخوستێنیت و ئەنجا دوای بڕێ بیان مەڕووماڵاتی با بڵێن بچووک وەکو بزن و مەڕ و ئەو کاری لەو بۆ شتانەوەنیە ئەمە بۆ مانگا بۆ شتانە بۆ مانگەش ئەیکەیتە ئاڵف بۆ مەڕیش ئیسە خەڵک هەرێکاتە ئاڵف ئارەوەڵا شتێکی باشە ئارەوڵای ئیسە خۆمانیش بۆ مەڕ ئەلم گەرمەمان کردێتە ئاڵوانەی بڕیاخوا بەرهەمەکانتان ئەوە نەهەیە کە سوودی لێ ببین وەڵا سوپاس بۆ خوا ئارەوەڵا 2 ساڵ وشکە ساڵی بوو ئەوە هەر بەعام بەرهەم کەم بوو بەس ئیمساڵ لەخوا بەزیا بێ سوپاس بۆخوا زۆر شتی باش بوو ئارەوەڵا ئیشەکانی تری گوند بۆ نمونە جاران مەشکە ژوندن نا ئیستا وەڵا هەبوو جاران نا ئیستا کارەباییە مەشکەی کارەبایە بۆ خۆمان کارەباکەیەتەوە و بەفراوەکەی بووەکەین و بەس شیارە بێ بڕۆیبی دۆشیت و شیر بێنیتەوە ئەی پاڵەویت و ئەینیتەپان ئاگر و هەوێنیەکەی ئیستا وەڵا ئەلێرە ئەوەخت ئەم ساوەرەی ئەی کوڵێنیت ئیتر
ئەوەیەگە ئیشی کەمتر ببێ سەر ئەم خانوانە گشتی قوڕی بۆ گرینەوە لە عاربانیا و سواقین جارێک بۆی بۆ زستان بێ مشکلە سوا هەر لە هەمووی تازاکەینەوەی کە خانۆکەی گڵ بێ ئەوەی کە گڵەکە بێ هەر هەموو ئەو گڵانە تازە ئەەکەینەوە و ئەمە بۆ زستانی تر تکەوشتی نابێت و ترسی نابێت و ئیدەوانی زۆرتر ئیشی پیاوە ئەوانە باشکردنەوەی بۆ منە تەماتە و شتانە کە بۆ زستان وەڵڵاهی ئالێرە نێمە لە تکەوشت ناکەین بەس بۆ خۆمان تەماتە و بامی و ئەم شتانە ئەکەین ڕۆژانە ئەندوو ڕۆژجارێن وەرێتی ئەڕۆین بامێکە ئەچینین و ێنینەوە بۆ خۆمان هەر بای خۆمانمان کردووە سەخەڵ بۆ فرۆشتن نایکە خۆ ئاو زۆرە عرز هەیە بەس خەڵکەکە بەعام ئەو هەوەسی لێ ئیشەکە نەماوە ناتوانێ خۆ چەند ساڵێ لەم گوندەی وەڵا هەر شوم کردووە لەم گوندەیە کەشوت کردووە لێرەژۆژ لێرە بووین خەڵکی گەڕاوم خۆم لە گەڕاوە ئارەوەڵا گوندەکە ئێمە هالۆ دیوە گەڕا هەر لەم دی ئەو شاخە بەس هەر شوم کردو هەرمم گوندە تەماژنی لێرە وەڵی جارێەوە هەر دانیشتومەنەوە وەڵا ژیانی گوند خۆشە وەڵایی ئیتر با گوێرە ئیمکانیتەکەی خۆت ئارە وەڵی تو ماعیشتی لەکوێ بڕ ئەو شوێنە مەسمە بوو گوندەکان پڕن لە سروشتی جوان ئاهای وەڵا خۆشە ئەومانە هەمووی خۆماڵی و تەندروستە هەمووی خۆمانە بامی ئەەکەین فەلاحەتەکەین ماست و دۆمان هەیە ڕۆنە ماڵیمان هەیە هەموویمان گوندە خوارمە یاخوانۆشی گیان و بێ خوانەی بڕێە خوا دەست و چاو خۆش بێ ئیشەکە لەو خەسار نەکەم یاخوا بەخێر بێ سەر چاو بەخێر بێ یاخوان چاوەکەم یاخوا بەخێر بێ گوندی خوێڵێن جگەلەوەی سەرچاوەیەکی گرنگی تێدایە کە خوێە بەرهەمێنانی خوێ لەم گوندەیە دەکرێت جگەلەوە خاوەنی چەندین شوێنەواری سروشتیە بۆ نمونە ئەم ئەشکەوتەی کە دەیبینن منی تێدا یەکێکە لەو ئەشکەوتانی کە لەم گوندەدا بەکار هاتووە بۆ حەسانەوە بۆ حەشاردان لە ڕژێمی باسی فاشی خەڵکی گوندەکە بەکاریان هێناوە بۆ چەندین بیرۆکەی جیاجیا جگە لەم ئەشکەوتە ئەم گوندە خاوەنی چەندین شوێنەواری سروشتی دیکەیە ئەگەرچی لە گوندی خوێڵێن کارەساتی زۆر ناخۆش ڕووی داوە لەوانە کارەساتی ئەنفال کە خەڵکەکەی زۆربەی زۆری خێزانەکانیان کە سوکاریان ئەنفال کراوە بۆیە لە مێژوودا ناوەکەی بە مەملحە لە قەڵەم دراوە ناوەکەی عەرەبی بووە بەڵام ئێستا پێی دەڵێن گوندی خوێڵێن
کاک تاریان ئەمەوێت هەندێک پرسیار هەیە ئاڕاستی بەڕێستانی بکەم ئێوەکو گەنجێکە لەم گوندەدان پێم بڵێ لێرە قوتابیەکان دەچنە کوێ قوتابخانەی بۆ تێدا نییە لە ڕووی خزمەتگوزاریەوە تا چەند خزمەتگوزاری بەم گوندەی ئێوە گەشتووە بەڵێ پێشەکی بە ناوی خی گەورە میرەبان بە ناوی گوندی خێڵەن بەگشتی بە خێراتنی کەناڵی سلێمانیەکەم وڵی بە نسبەت ئەو پرۆژانی کە جەناب باسێکی وەکو خوێندنگە و خەستخانە ئەمانە گوندی خێڵەن لەم کاتەدا هیچ شتێک لەو بابەتەی نییە بەڵام لە ساڵانی زووە بۆ نمونە ساڵانی شەستەکان بەدواوە گوندی خێڵەن خاوەنی خەستەخانە بووە خاوەنی مەدرسە بووە خەڵکی لە گوندەکانی دەوروبەرمان وەکو دیێڕەشە مەملەحە بە مەبەستی خوێندن بۆ فێربوونی علم و زانیاری ڕویان لەم گوندە کردووە. بەڵام ئێستا بەداخەوە بێ خەڵکی خوێڵێن بەڵێ قوتابیەکانی خوێڵەن بشنە مەملەحە و شوێنانەی تر بەڵێ لە کاتی شاڵای ئەنفال لە کاتێک کە حکوومەتی بەعز بڕیاری قەراری ئەنفالیدا گوندی خێڵەنیش یەکێک بوو لەو گوندانەی کە قەراری ئەنفال گردیەوە ئەترە بوو خەستخانە و مەکتەب و هەمووی ڕووخا بە خانگەکانیشەوە بە ماڵەکانیشەوە لە دوای ئەوە دروست نەکراوەتەوە بووی نە مەکتەب نەخەستخانە هەوڵتان نەیاوە کە دابینی بەڵێ بەدایان جار هەوڵی ئەو پرۆژانەمان داوە چی ڕێگەوبان چی مەدرسە بەڵام بێبەشکرای باش ئەی خەستەخانە ئەگەر بۆن حاڵەتێکی کتوپڕ هەبێت نەکوێ چەمچەماڵ بەڵێ باش لە ڕووی ئیداریەوە گوندی خێڵەن سەر بکوێ نەحێمان سەنگا و قەزایشمان چەمچماڵەوە پارێزگەشمان سلێمانی بەڵێ خۆشی عزیزم بەڵێ بەڵێ بەس پرسیارێک ئەم گوندە پشتیان بەچی بەستەوە بۆ ئاو بیر یاخود کانیاوەکانی دەوروبەر هەمووی بەکارێنین کانیاوەکانی دەوروبەر بۆ خواردن بەکارێنین بیریشمان هەیە بڵێن ١٨ ماڵەکان بیری تیوازیان هەیە ئەو بڵێن بۆ مەڕووماڵات و ناو ماڵ و پێداویستەکانی ڕۆژانە بەکارێن دوو سوێرمان هەیە ئەو سوێری خوێکە جیاوازە لەگەڵ ئەو سوێری کە مەسەلا ئەو سوێری خوێکە تەنها بۆ خوێبێ بۆ ئاژەڵ و بڵێن بۆ ڕۆک و بۆ زەرعات و ئەم شتانە بەکار نایێت بەڵێ خۆش بەڵێ زۆر 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 احتیاجیە کارەبا لە ناحی سەنگا و لە سلێمانی بڵێن لە ناحی سەنگا بۆمان هات بەڵێ 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 چاوت ماچەکەم خوشکی عزیزی لە خزمەتان یاخوا عادي دكمي تخواكي وقتمي ويشمي بيري مي بخياجوي شاخي شوخ جواني عادي زي هلانو برياجوي سلااو لێبێت سڵاو سەرچاوم بەخێر بەناخوا ئەمەوێت باسێکی ئەم ئەشکەوتە بۆکەی ناوی چییە لەکەیەوە هەیە چۆن بەکار هاتووە بەڵێ ئەمە بە درێژایی مێژووی باو باپیرێمە مەشکەوتە هەرا بووە بەڵام زۆری بەشەکانی پێشەوەی ڕووخاوە کاتی خۆی بە حکمیەوەی باران و شت زۆر بووە مەسافەیەکی ڕووخاوە بەڵام ئەم ماوەی کایبینن ئەماوە سەرچاوەکەی لە مەملەحەوە دێ سەرچاوی ئاوەکە هەر ئەم ئەشکەوتە خۆشی بە سەرچاوە مەشهورە لای ئێمە ناوەکەی چییە؟ ناوی سەرچاوەیە باڵێ ئەشکەوتی سەرچاوە ئەمە پێش ئەنفالەکەیش بڵێن کاتی خۆی کە حکوومەتی عێراق بردومان وشتی کردووە خەڵکی گوندەکە وەکو حەشارگەیەک بەکاریان هێناوە ئەیسا ئەمە ئەوەشی کایبینن ئەماوەش خەڵکی گوندەکە بۆ زەرعات و مەسەلەی ئیشوکاری خۆیان ڕۆژانە بەکارێنن بۆ گوندەکە ئیسفادەی هەبوو بەشی خۆی ئەوەی کە بڵێ ئیسفادی بۆ بەشی خۆی ئیسفادەی بۆ چی لە ڕێەوەی کە ڕژێمی باز بڵێن تۆ باران وشتی کردو خەڵی لێرە خۆی حەشارداوە بەڵێ ئەو کاتە بڵێن گەورەی گوندەکەمان مامەم ساڵە ئەمین مەشهور بوو بابا حاجی ڕەشید مام غالیب ئەمانە خەڵکی گوندەکە بوون بڵێن ئەمانە سەرپەرشتی هەموو گەنجەکانیان کردووە پێشەکەشی دیواریان بۆ کردبوو بۆەوەی وەکو حەشارگەیەک بەکاریان هێنا و زۆر ئیسفادەشی هەبووە کەواتە ئەم ئەشکەوتە بۆ بە سەرچاوێک یاخود بە مۆڵگەیەک بۆی کە خەڵکی گوندەکە بپارێزێ باڵێ بە تاکید باڵێ تەمەنی زۆرە ئەم ئەشکەوتەوەکو باست کرد هەر لە زووە هەبووە بەڵام ئەوەی ئەمە بیزانم ئەوەیە کە خەڵکی گوندەکە جگەلەوەی کە بڵێن بخۆ حەشاردان بەکاریان هێنا حکومی زۆر فێنکە
وەکو شوێنێکی فێنکەرۆژ بەکار هاتووە بەڵێ عەفوان کاتی خۆی کە مەسەن کارە باوشتکەم بووە لە هاوینە زۆر کەس هاتووە لێرە ئیسراحەتی کردو نیوەڕانان خەوتووە وەکوی بینی فێن کە زۆر فێنکەرە باڵێ ئەم بۆری ئاوانش کە هاتووەکو ئەو ئاوەیە کە بۆ خوێکە ئەچێت بەڵێ سەرچاوەیە ئەم بۆڕیانەی سەو بڵێن هەرێک بۆڕیەکی هی ماڵێکە پێشووتر وانە بوو بە جۆگە ئاوەکە ڕێ بۆ ناو گوند بە هەردوو بەری گوندا ئەڕۆی و تەوزیع بوو بەڵام ئیستا هەر ماڵەوە لە بەرەوەی دنیا بتوێنێتەوە پێشکەوتوترە بەم بۆڕیانە بۆ خۆیان ئاوەکانە بن و ئیسفادەی لێکەن بەڵێ بەڵێ بەزەم ئاو ناخورێت سوێرە ناناوەکو خواردن بۆ خواردن بەکار نایە بەڵام بۆ حیوان بەکاردێت زۆر باشە بەڕستان خەڵکی گوندەکەن کاو باپیران چار لەم گوندە ناوی گوندی خوێڵێن ناوی گوندی خوێڵێن بە حکمی ئەوەی کە خوێ لێە وەکو جەنابتان تەسویرتانیش کردووە بەرنامە تاش لەسەر کردو بڵێن باسییان کردووە بە حکمی ئەو خوێن ناو نراوە خوێڵێن بەڵێ باشە ئەم گوندە کارەساتی زۆر بەسەر هاتووە بەڵێ ئەنفالمان زۆرە بەڵێ من خۆم ئامۆزام ئەنفالە خاڵۆزام ئەنفالە خاڵۆم ئەنفالە مامم ئەنفالە هەموو خزم و کەسمان ئەم گوندە بڵێم بە تەواوەتی لە خیاڵم نیە بەڵام بەلای کەمەوە 13 گەنجمان ئەنفالە بەداخەوە ئەمە شێکێک لە ئەو گوندانەیە کە کارەساتی بەسەر هاتووە ئەم گوندە سەرڕای ئەوی کە تووشی چەند کارەسات بەوە بەڵام هێشتا ژیانتیای بەردەوامە بەزام نزیکەی نۆماڵی تێدایە بەڵێ نۆماڵی تێدا ئێستاکە نۆماڵی تایە و مەشغوڵی حیوان و ئاژەڵ و ئۆشتانن لەگەڵ فەلاحەت شەکەن دەستەکانە خۆش سەلامەتی زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بن سەرچاو سوگارم ساکر نگشتم باید کویارا و کویار خاص کویار کی کویارا و کویار خاص کویار کی دم ترول دم ترول عزيب ياريكي هو نوسام داسني مالو بامالو هو نوسام داسني مالو بامالو عالم قشاد بويون من بومران زايا رويو كويارا وكويار خاص كوياريكي كويارا وكويار خاص كوياريكي دم ترولي عزيب ياريكي دم ترولي عزيب ياريكي كوياراي
أرجاو نزلخام زردن زلخام زردن زردي زليخا ما خاي وخو ما خاي آي شون خولي زردن أرجاو نتشو ميسريني صلاة يكردم هو بانشاوي دا ولا قلها ريديم من روح سبردم رجانا جانا وبانشاوي دا لوي خنو عليك وبنا ديم سنو أرجانا وتشكرانا بتو خداي بخيال شوقار يمشون لبكي ويكسال أو شوتا بيان دم لنا ودمبو دزم صرافين أو سينو منبو شو ليار بالرام لعبر مكمبو أو شود وايتو آخ من أمين آي مرقم ستنبو بيا ميلا خاي وخو ما خاي آي وخو ما خاي گوندی خوێڵن جگەلەوەی خاوەنی سروشتێکی جوان و تایبەتە، خاوەنی سامانێکی سروشتی تایبەتیشە کە لە گوندەکانی دیکە ئەمە بەرچاو ناکەوێ. لەگەڵ ئەوەشدا گروپە گەشتیاری و نێوخۆی و دەرەکیەکان سەردانی گوندەکە دەکەن بە مەبەستی بینینی ئەو سروشتە جوانەی. لەگەڵ ئەوەشدا دانیشتوانی گوندی خوێڵێن پەیوەندێکی پچە لە نێوانیاندا هەیە بۆەوەی دابنەریت و کولتوری گوندەکە وەک خۆی بمێنێتەوە. پرۆگرامی گەشتی زریان لێرە دێتە کۆتایی. زۆر سوپاس بۆ دانیشتوانی گوندی خوێڵێن کە بەڕاستی میواندارێکی تایبەتیان کردین. سوپاس بۆ ئەو تیمەی لەگەڵ مندا بە تەواوی ڕۆژەکە ماندوو بوون. سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون تا پرۆگرامێکی دیکە و گەشتێکی دیکە لە گوندێکی دیکەی کوردستان شاد و بەختەوەر بن. Ciao.